دەوەکو ئەندامێکی لیژنەی وزە و سامانە سروشتەکان بە ئەرکێکی پەرلەمانی خۆمەستاوم بە دوواداچوونمان بۆ بابەتە کردووە کە حکوومەت هەرێمی کوردستان چۆن نەوتیسپی دابەش دەکات بۆ وردەکاریەکەی کڕین و فرۆشتنی نەوتیسپی بە هاوڵاتیان بە شێوەی دەعم یاخود دەعم نییە چۆن دەدرێت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. طبعا هەرێمی کوردستان پێویستمان بە 250 ملیۆن لتر هەیە لە ڕۆژێکدا 250 ملیۆن لتر نەوت هەیە بۆی کە دابەش بکەین بە سەرتەواوی خەڵکی هەرێمی کوردستاندا ئەمە لە کاتێک داگات هەر هاوڵاتی هەرێمی کوردستان لە وەرزی زستان تەنها یەک بەرمیل نەوت وەربگرێت. ئەم بڕا 58 ملیۆن لتری بۆ ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستانە. ئێمە لە ماوەکانی ڕابردوو بارچی پەرلەمانی خۆمان وەکو لیژنەی وزە و سامانە سروشتەکان چەندان کۆبوونەوەمان لەگەڵ وەزارەتی کارەبا وەزارەتی سامانە سروشتەکان کرد بۆی کە بەڕێزیان وەزیری کارەبا سامانە سروشتەکان بە وەکالەت کۆبوونەوەمان کرد لەسەرەوەی بزانین ئایا حکوومەت هەرێمی کوردستان بەرنامەجی دابەشکردنی نەوتیسپی چۆنە بۆ چۆن ساڵ نەوتیسپی دابەش دەکات. وەزارەت و وەزیری بەڕێز ئاماژەیان بۆەوە کرد کە ئەمان 7 ملیار دیناریان دیاری کردووە بۆی کە نەوتیسپی پێ بکڕن بە شێوەی دەعم بیدەن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. 7 ملیار دینار کە دەکاتە بۆ 58 ملیۆن لتر کە دابەش بکەن بە وەزبەی یەکەم بە سێ وەزبە دابەشی بکەن. ئێمە ئەو بە دوواداچوونی کە کردومان ئێستا حکوومەت هەرێمی کوردستان باس لەو دەکات کە 284 هزار دینار بەرمیلێک نەوتیان لەسرە کە دەیفرۆشنەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە 100 هزار دینار واتە بە 165 دامیان کردووە. من لێرەوە ڕای دەگەێنم ئەم بابەتە ئەسڵ ئەساسی نێوەڕاستی تێدا نیە چونکە ئەگەر بینە سەر واقعەکە بەم شێوەی خوارەوەیە. ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان 7 ملیار دیناری تەشخیص کردوێ بۆ کڕینی نەوت 7 ملیار دینار بۆ کڕینی نەوت بۆ دابەشکردنی واتە تەنها دەوام باسەوە دەکەن نەوتی ناو شاخاویەکان دابەش دەکەن کە دەکاتە 58 ملیۆن لتر ئەم 58 ملیۆنە زەربی زەربی ئەو بڕێکراوە بکەین کە ئێمە باسی لێوە دەکەین دەکاتە 82 ملیار دینار یعنی لێرە جیاوازێکی 12 ملیار دیناری هەیە کە حکوومەت دەڵێ ئێمە 7 ملیارمان تەشخیص کرد بەڵام با 82 ملیار بۆ نەوتەکە و ئێستا باس لەوە دەکەن بە 284 هزار دینار لەسەریانە بە شێوەی دەعم دەیدەن بە هاوڵاتیان بەڵام ئەو بە شێوەیەک دەعمکردن نییە بە 100 هزار دینار لەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستان حسابی دەکەن لە کاتێکدا کە نەوت لە بەغدا بە 30 هزار دینار دەدرێت بە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بە 100 هزار دیناریان پێیان دەدرێت. ئەم نەوتەی کە دەهێنرێت سێگەری هەیە یانەوە تا حکوومەت هەرێمی کوردستان خۆی پاڵاوتوێتی و ڕاست ناکات و باسی ناکات یانەوە تا حکوومەت هەرێمی کوردستان لە بەغدا کڕیوێتی کە ئەمە هەر ئەو بڕە ناکەوێت و پارێکەوەم باسی دەکەن یانەوە تا لە دەروی هەرێمی کوردستان کڕیویانە کە دووبارە ئەم پارەیە ناکەوێت بۆیە سیناریۆکان بەم شێوەی خوارەوە. ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان بە 284 هزار کڕیوێتی کەواتە 82 ملیاری تەرخان کردو بۆ کڕین نەوت لە کاتێکدا ئەماوتیان 7 ملیارمان تەرخان کردووە. ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان بە شێوەی دەعم بیدات دەبێت بەرمیلێکی نەوت بەستی تا 50 هزار دیناردا بە هاوڵاتیان هەرێمی کوردستان بەڵام ئەوان دەڵێن بە 100 هزار دینار دەین بە هاوڵاتیان هەرێمی کوردستان. ئەم پرۆسەیە سەر لەبەری جێگەی گومانە ئێمە داوای دانیشتنێکی زوو بە زووی پەرلەمانی کوردستانمان کردو لەسەر بابەتە و بە هیچ شێوەیەک ڕەزامەند نابین لەسەرەوەی کە بەو شێوەیە بۆ تێرکردنی چەند بازرگانێک ڕێگە بە خۆیان بدەن بازرگانان دەوڵەمەند بکەن و غەدر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن. سکۆکو ئاماژەم پێکرد 258 ملیۆن لترمان پێویستە ئێمە بۆ تەواوی هەرێمی کوردستان 58 ملیۆنمان پێویستە بۆ ناوچە شاخاویەکان ئەمان 7 ملیاریان تەرخان کردووە بەڵام ئێستا 82 ملیار بنەوتمان کڕیوە واتە 58 ملیۆنیان کڕیوە کە دەکاتە 292 هزار بەرمیل. ئەم بڕە نەوتە دەبێ بە شێوەی 30 هزار بۆ 50 هزار بە شێوەی دەعم بێت ئەگەر بەو شێوە بدرێت بە هاوڵاتیان هەرێمی کوردستان. پێچەوانەکەی دەعمکردن نییە تەنها ئەوەیە کە خۆیان نەوتیان لە شوێنێکەوە هێناوە کۆمەڵێکدا بازرگانی پێدەوڵەمەند و پێقەبە دەکەن لێرە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیفرۆشنەوە. ئێمە ڕەزامەند نابین داوامان کردو دانیشتنی پەرلەمان لەسەرم پرسە بکرێت و داوامان کردو بە سوورینکە سەرۆکاتی پەرلەمان یاداشتەکانمان بۆ نەوتیسپی بۆ بابەتەکانی ترخاتە بەرنامەی کارەوە بۆی کام بابەتە ناو قاعی پەرلەمان بە ئامادەبوونی وەزیر وەزارەتی سامانە سروشتەکان مناقەشە بکەین بۆی نرخی نەوت بە شێوەیەک بێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەحمولی بکەن و بتوان دابینی